دوێنێ لەگەڵ مامۆستامان بڵێن چوین بۆ کێ؟ چوین بۆ باخچەی ئاژاڵان مامۆستا باوتەی شیرین ناوی ئاژاڵانی فێرکردین ناوی شێر و گورگوڕەوی هی کەروێشک و کاڵاکێوی ئێستا هەموو شادومانی ناوی ئاژاڵان دەزانین. سڵاوتان لەبێ، چۆنن ئەم کاتتان باش؟ بەیوام زۆر باش بن. زۆر دڵخۆشم من ئەم پێنجشەمبەیە لەگەڵتانم لەبەرەوەی کاتی بەرنامەی ژیری و دیاریە. جا دەنگی تەلەڤیزۆنەکانتان زیاکەن، دابنیشن تا کاتژمێرێکی تر بۆ ئەوەی کە پەیوەندی هاوڕێکانمان وەربگرین و ئاستی ژیریان تاقی بکەینەوە و پرسیاریان لێ بکەین، دیاریان پێشکەشکەین. جا ئێوەش ئازیزانم ئەتوانن لە ئێستاوە هەوڵ بن کە پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 7 یاخود 0 751 849 0 3 13. بەڵێ ئازیزان، هاوڕێکمان زۆر بە خێرایی ئێستا پەیوەندی پێوە کردوین. با بزانم چۆنە؟ لیا؟ چۆنی دادەتەوار؟ سڵاو لیا، چۆنی؟ باشم دادەتەوار. یاخوا باش بی، منیش باشم. لیا تۆ گوێت لێبوو دوێنێ لەگەڵ مامۆستامان چین بۆ کێ؟ بەڵێ. دوێنێ لەگەڵ مامۆستامان چوین بۆ باخچەی ئاژاڵان. تۆ لەبەرت نییە لەگەڵ ما بیڵێیتەوە؟ نەخێر. مامۆستا باوتەی شیرین ناوی ئاژاڵانی فێرکردین. باشە لیا، ناوی 5 ئاژەڵم پێ بڵێ. فیل. باشە. زەرافە. باشە. کەروێشک. چەند جوانە. پشیلە. پشیلە. دایناسۆر. دایناسۆر. وای دەست خۆش، یەک چەپڵی بێز. هەربژی لیا لە کێوە لەگەڵمانای؟ لە کەلارەوە. لە کەلارەوە هاوڕێیان بینەران خۆشەویستان لیا پەیوەندی پێوە کردوین. جەبالێکی پرسین بزانین لیا چەند ساڵە؟ 11 ساڵم. تەمەەن درێژبی لیا، بڕۆینە لای چەرخەکەمان یاخود شتێکمان پێشکەشەکەی؟ شتێکتان پێشکەشەکە. چیمان پێشکەشەکەی؟ گۆرانیتان پێشکەشەکە. بەستە، منیش گۆرانەکە ئازانم. با پێکەوە بیڵێن. باش. يلا سرودي من کورداگەلی قارەمانم کوردستانە نیشتیمانم پێشمەرگەیە پاسەوانم ئازادیە هیوای ژیانم کوردستانم سۆمای چاوم دڵ و هەناسە و هەناوم هێزی گوڕی دین و تاوم هۆگیری تۆم هەتا ماوم کوردستانم بەیەزدانم هەر دەبێتی سەر زمانم دروشم و بەڵێنم و پەیمانم کوردستانم یانەمانم. هەربژیت، یەک چەپڵی بێز بۆ من و لیا. دەست خۆش لیا گیان، هەربژیت. ئەنجا لیا کاتی ئەزانی چییە؟ بەڵێ کاتی چەرخەکەمانە. پێم بڵێ 1 2 3. 1 2 3. با بزانین چەرخەکەمان چیمان بۆ دیاریەکە؟ بۆ لیا پێمانەڵێ بیرکاری. ئەڕێنە لای شاشەکەمان. لیا بەڵێ. پێم بڵێ 1 2 3 ژمارەیەک یێتە سەر شاشە و وەڵامەکەم پێ بڵێ. باشە؟ باشە. 1 2 3. 7 کەڕە 5. 35. کاسە بە وەڵام ببینین؟ ڕاستە! هەربژیت! هەربژی هاوڕێ جوانەکەم پیرۆز بێ لیا گیان. خوا
لەگەڵ هاوڕێکی ترمان لەگەڵایە کە چەندێکە من چاوەڕوانیم ئێوەش بەخوا دڵنیا ناوی بارانە باران یان بارام بارام چۆنی بارام باران چۆنی باران باشم یاخوا باشبی باران ئەوە تۆ لەکوێی بۆچی دیار نیت هەمومان چاوەڕێی تۆین دادەتەوە گیان ئەرێم لەگەڵ زیتەڵەیە وەرن بۆ مەکتەبەکەم لەگەڵ زیتەڵەیە بین باشە بەسەر چاو نای مەکتەبەکەت چییە لەکوێیە لە چۆنچەماڵ مەکتەب باڵە زۆر باشە کەواتە دواتر من بە زیتەڵاڵێم و دەسەکەینەوە ئیشەڵا لەم مانگەوە بە پرۆگرام و بەرنامەی نوێمان گەشتەکانی زیتەڵەمان دەست پێکاتەوە بە دڵنیاییەوە پێڵێم باش بە چاوان ئەجا بۆ تەکەین بە سپرایس ڕۆژێک گەمەڵم کۆباران چەند ساڵی؟ 10 ساڵی تەمەەن درێژبی بارانمان لەگەڵە هاوڕێیان لە چەمچەماڵەوە 2 ساڵە باران یاریەکی خۆش بکەین پێکەوە؟ بەڵێ باشە یاری تۆ چێزانی؟ چی؟ تۆ حەزەکە یاری چی بکەین؟ من بیڵێ؟ ئاویرێ من ئەڵێم با یاری هین بکەین جیاوازی بۆ نمونە جیاوازی نا؟ باشە ئەوەنە یاری پیتەکان بکەین ئەوەی کە لە پیتێک ناوێک دروست بکەین؟ نا ئەوەش نا بیرکاری؟ بەڵێ باشە من پرسیاری لێکەم ئەگەر دا هاوڕێت هەبێ ساڵێکی تر 5 تر بناسی 5 هاوڕێی نوێت بناسی ئەو کاتە ئەکاتە چەند هاوڕێ؟ 15 هەر بژیت دەست خۆش زۆر باش بووی ئەنجا نۆرەی چرخەکەمانە با بزانین ئەویش چیمان بۆ دیارەکە پێم بڵێ 1 2 3 1 2 3 چرخەکەمان پێمان ئەڵێ جیاوازی وێنەکان حەزت دەم بڕگێ هەیە؟ بەڵێ زۆر باشە کەواتە پێمان بڵێ 1 2 3 ئەڕۆینە لای شاشەکەمان و وێنەیەک یێتە سەر شاشە و 5 جیاوازیمان پێ بڵێ باش دەست پێ بکەین؟ با دەست پێ بکەین 1 2 3 وێنەکەمان بۆ گەورە بکەن دەست خۆش ئەشتوانی 5 جیاوازی زیاتریشمان پێ بڵێیت؟ ئێستا ناتێتە سەر شاشەی نیەکەمان چاوەڕێکین هەتایەتە سەر شاشەی ماڵی ئێوەش ئەوە هات دەمی قەلەکە ڕوونکردنەوەمان بەرێ مەبەست ڕەنگەکەیەتی؟ ئەوەی سوێ هەر بژیت 1 پەڕ هینەکە قەلەکە پەڕەکەی لەملا هەیە لەملا نیەتی 2 دوان هەیە دانەیەک نییە ڕاستە ئار بژیت ئەوە 2 چیتر تووتەکەی لێن تووتەکەی لێ نییە لەملا چی لێیە؟ تووتیەک لێ لەملاوە تووتەکەی تر لەولاوە لێ نییە بلەم ئەوەمان وت یانەمە جیاوازێک ترە کامەی ئەڵێ مەبەستت چییە؟ ئەتوانین زیاتر بۆمان ڕوونکەیتەوە؟ باندارەکە تووتیەکی لێە باندارەکەی تر تووتی لێ نییە هەر بژی تووتێکەمان تەیرەکەمان ئەوە 3 زۆر باشە باران
بۆستا کاتت هەیە بیرکەرەوە کاتمان ماوە بیرکەیتەوە چەند جانم هەیە 2 جیاوازی ترمان ئەبێ پێ بڵێ تووتی گوڵەکە دانەیەکی لێ دانەیەکی لێ نییە گوڵەکەمان هەر بژیت لە پێشەوە لە ملا لێ نییە لەولا لێیەتی ئەوە 4 باران لای دارەکە گەڵایەکی لێە قەد دارەکە قەدی دارەکەمان هینە پەرێکی هینی پیانێ بلم گەڵای کاتۆتە خوارەوە وەرە ناتۆتە خوارەوە لەم لاوە نەهاتۆتە خوارەوە لەم لاوە هاتۆتە خوار باسەرێکی کەم ئەمەی ئەم لاڵەی هەر بژیت یەک تەپڵی بەهێز بۆ باران باران بەڵێ براوە بوویت دەستخۆش خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە خوا لەگەڵ خافیز چەند دڵخۆش بووم بارانیش براوە بوو وەکو هاوڕێکی ترم پیرۆزی بێ ئەو هاوڕێیانم کە لە سلێمانی و پەیوەندیمان پێواکەن ئەتوان لە ڕۆژی شەمەوە بێن دیارەکانیان وەربگرن هاوڕێکانی تریشمان ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و ئەوانش لە ڕێگەی نووسینگەکانمانەوە ئەتوانن دیارەکانیان وەربگرن ئازیزانی من ئێوەش دەتوانن ئێستا بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 851 849 03 13 سارینمان لەگەڵایە بەس بۆچی من شتێک نەکەم لەگەڵ سارین سارین تۆ لێرە بە کاکدا بابەیە چۆنی باشم سارین من ڕۆشتمەوە بەرنامەکەم کۆتایی پێهات تۆ زۆر درەنگ پەیوەندیت پێوە کردین درەنگ نییە چی؟ لە سەرەتاوە خەریکم لە سەرەتاوە خەریکی؟ ئەی بۆچی؟ تۆ ئیسە منە بینیت؟ بەڵێ کۆ من دیار نیم دادتەوە نام سارین نییە ناو بارینە ناو ڤارینە؟ بەڵێ ڤارین بمدۆزەرەوە تۆ لە دوای چرخەکەوەی چۆن زانیت؟ یەک چەپڵی بەهێز دۆنەکەوە هەروژیت دادتەوە دەنگێ باش نایە ئیسە دەنگەکەم باشە ئەلو ڤارین بەڵێ ئێستا باشە ئەیسە باشە زۆر چاکە ڤارین پێم بڵێ لە سەرەتای بەرنامە هەوڵی پەیوەندیمان پێوە بکەی بەڵێ هاوڕێی بەرنامە یاخود یەکەم جارتەکە پەیوەندیمان پێواکە دادتەوە بەزێ دەست پێ ناکە بەزێ دەست پێ ئەکا ناوەکەت بە زێ دەست پێکە بەڵێ ڤارین هاوڕێیان ناوەکەمان بۆ چاکەن سپاستانەکەین بۆمانکەن بە ڤارین گیانمان لەگەڵایە ڤارین لە کێو لەگەڵمانای سلێمانی لە سلێمانی و زۆر خۆشحاڵین ئەی چەند ساڵی؟ 11 تەمەند درێژ بی یاخوا باشە خۆ تۆ منیش دۆزیەوە بڵەم یاری چاوشارکێ بکەین ئەی هیچمان پێشکەشەکەی؟ بەڵێ چیمان پێشکەشەکەی؟ گۆرانەکە ناوی چییە؟ پاک و خاوێنی منیش لە بەرما پێکەوەڵین 1 2 3 ماڵەکەمان خاوێنە پاکە وەکو ئاوێنە دەرکم ئاوای ماڵیوە ئەڵێ یەک پارچە زیوە خۆشم گەلێ خاوێنم قاپ و شوشان ناشکێنم دەزانم کە میوان هەن حەز لە ماڵی پاک دەکات هەر بژیت ئەنج زۆر ڕاستە پێویستە پاک و خاوێن بین پێم بڵێ تۆ ژوورەکەی خۆت کۆکەیتەوە؟ بەڵێ ئەنج بەیانیان کە هەڵەسی لە خاو دواتر چیەکەی؟ جێگاکەت کۆکەیتەوە؟ ساڵ دەشۆم جلەکە مەگۆڕم و نانەخۆم هەر بژیت ئەی جێگاکەت بەجێڵی؟
ناخێت جێگاکەم کۆ دەکەمەوە. هەروەژی ڤارینگیان بەڕاستی زۆر ژیری. ئەی ئامۆژگاری چیە بۆ ئەو هاوڕێیانەمان کە بیریانە چێ جێگاکەی خۆیان کە کاتێکە لەسن لەخەو کۆی بکەنەوە یاخود یارمەتی دایک و باوکیان نایەن لە ماڵەوە؟ نابێ ئەبێ یارمەتی دایک و باوکە بێت چونکە دایک و باوکیشی لاکە بن. زۆر ڕاستە هەروەژی ڤارینگیان. باس. اینجا کاتی ئەوەیە بڕۆینە لای چەرخەکەمان. خۆزگە ئیستا زیتەڵە لێرە بوو بۆی باسە کردین کە ئەویش چەندێک هاوکاری گورج و گۆڵی باوکێکە هەمیشە پێکەوە کارەکانی ماڵەوەکان یارمەتی باوکە جە زۆر پاک و خاوێنە ئەویش بە هەمان شێوەی تۆڤاری. ئەزانم بینی و مەڤیدۆکانیم بینیوە زۆر خۆشە. دڵخۆشین؟ بەڵێ. پێم بڵێ یەک دووسێ. یەک دوو سێ. سێ هەروەژیت. تاراران دادەتەوە حەزەکەم بیرکاریم بۆ دەرچێ. بابزانین پێمانەڵێ چی چرخەکەمان پێمانەڵێ پۆلەکە تۆ لە پۆلی چەنی؟ شەش. لە پۆلی شەشی. بڕۆینە لای بۆکسی پۆلەکانمان یاخود دووبارەکەینەوە چرخەکە بەس لەوانەیە دووبارە پۆلەکانە بۆ دەرچێت لەوانەشە ڕەنگە بیرکاری بۆ دەرچێت. نەقەی ناکەوا پۆلەکان بێت. پۆلەکان بێت وتت لە پۆلی شەشم؟ بەڵێ. بۆکسی ژمارە 5 بۆ بکەینەوە؟ بەڵێ. یەک دوو سێ. زۆر باشە. پار لە قوتابخانەیە لە زانستە لەوانەی زانستە خوێنوتە. پرسیاری پێنجەممان پێمانەڵێت ئەو تەنە چییە کە نە شێوە و نە قەبارەکەی دیاریکراو نییە؟ زۆر ئاسانە. تەنی گاز، تەنی شل، تەنی ڕق. تەنی گاز. دڵنیایت؟ بەڵێ. کەواتە بابزانین ڕاستە. بەڵێ ڕاستە. زۆر سپاس. هەروەژی ڤارینگیان خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە. چەند جوان و ژیر بوو ئەو هاوڕێم. پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم لە سلێمانیەوە پەیوەندیت پێوە کردبووین ئەتوانین لە ڕۆژی شەمەوە بێ دیارەکەت وەربگریت. بەڵێ 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 بەڵێ. هاوڕێکی ترمان لەگەڵایە بە ناوی پێتان بڵێم دیمە؟ دیمامان لەگەڵایە. دێنێ لەگەڵ مامۆستاما. دیمە؟ بەڵێ. دیمە؟ بەڵێ. دیمە؟ بەڵێ دادەتەوە. چۆنی؟ وەڵا باشم. باشم. یاخوا باش بی من زۆر باشم. ئەی تۆ چەندێک باشی؟ زۆر باش. زۆر؟ بەڵێ. واتە بەقەدر چرخەکە بێ زۆرەکە؟ بەڵێ. قەبارەکەی بەقەدر چرخەکەمانە بێ زۆرەکە؟ بەڵێ. زۆر باشە. دڵخۆشم کە زۆر باشی. ئەی لە کێوە لەگەڵمانای؟ سلێمانی. لە سلێمانیەوە چەند ساڵی؟ 10 ساڵم. 10 ساڵی تەمەن درێژبی. پێم بڵێ بەرنامەی ژیری و دیاریت بەلاوەت چۆنە؟ زۆر خۆشە. وانە تخوا بەخوا منیش زۆرم حەز لێیە. لە تۆش زیاتر لە هەموو هاوڕێکانم زیاتر. ڕەنگە ئێوە زیاتریش بێم. تۆ چەندێک حەزت لێ؟ زۆر؟ باشە. مادەم وایە با من و تۆ پێکەوە یاریەک بکەین. باش. یارێکە ناوی ئەتوانین بڕۆینە لای هاوڕێکانمان؟ بەڵێ. باشە. دەست خۆش. یارێکەمان سێرکە ناوی چییە؟ ناوی
ڕەنگی مۆر لەگەڵ ڕەنگی زەرد، ڕەنگی قاوەیی، ڕەنگی سوور. باشە، ئەنجا تۆ ڕەنگەکانم پێ بڵێ، من ئەبێ بە خێرایی وەکو خەتخەتێن قاچ خەمە سەر ڕەنگەکان. باش. ئامادەم. زرد. زرد؟ بەڵێ. ڕەنگی چی؟ قاوەیی. کۆنە. قاوەیی؟ شین. شین؟ سوور. ئەخۆ شینمان نییە. سوور؟ چۆن بچماوەەر؟ سوور. گەشتم. ڕەنگی مۆرت نەوت؟ ڕەنگی مۆر. گەشتم. یەک چەپڵی بەهێز بۆ ئێمە. بەڕاستی ماندوو بووم، یاریەکی زۆر سەخت بوو. تۆ ڕۆژانە ئەجوڵەی هاوڕەکەم؟ بەڵێ. یاریەکەیت؟ بەڵێ. پێویستە لەسەر مناڵان لەسەر هاوڕێکانمان کە بجوڵێن وەکو من، باز بن بجوڵێن، یاری بکەن بۆ ئەوی کە جستەمان بەهێز بێ، زوو گەشە بکەین. بەڵام لەگەڵیشیا ئەبێ خواردنی تەندروست بخۆین، خواردنی باش بخۆین. باشە؟ بەڵێ باش. هەر بژیت. ئەڕۆینە لای چرخەکەمان، پێم بڵێ 1 2 3. 1 2 3. توێنێ لەگەڵ مامۆستامان، چووین بۆ بەختەی ئاژاڵان، مامۆستا باوتەی شیرین. جیاوازی وێنەکانمان بۆ دەرچوو. با بڕێنە لای شاشەکەمان. هاوڕێکەم؟ بەڵێ. ئەم بڕگەیت بەدڵە؟ بەڵێ. ئامادەی؟ بەڵێ. قۆڵت هەڵکە، خۆت ئامادە بکە بە باشی، سەرنجێکی باش بە، هەناسەیەکی قۆڵ هەڵمژە، دواتر بیارەوە. گوێم لە دڵنگی هەناسەکەت نەبوو. هەر بژیت، با دەست پێ بکەین. 1 2 3. وێنەکەمان گەورە کرا، دەستخۆش. ئینجا نەهاتۆتە سەر شاشەدا دەستێتە سەر شاشەی ماڵی ئێوەش. ئیسە بۆ تەنەنێ. 1 2 3. وێنەکە بڕۆ. ناردم. زۆر باشە. ماسیەکە لە وێنەیە کاڕیدەم لە لای چەتەوەیە، دانیکان لای ڕاستەوەیە. زۆر باشە. ئەوە 1. دووەمیان گوێچکە ماسیەکە دانەیەکیان بازنەیەکی پەمەی تیا، ئەوەی تریان تیا مروارەکەی تیان نییە. ئەوە 2. دوو بە لە تەنیشت یەکەوەیە، دانەیەکیان پەمەیەکی کاڵە، ئەوەی تریان تۆخە. هەر بژیت. زۆر بە باشی سەرنجت داوە. ئەوە 3. کاتت هەیە بیرکەیتەوە، بیرکەرەوە، سەرنجی زیاتر بە، بزانە چیتر هەیە. سەیری پەنجەرەکان کە. پەنجەرەکە دانەیەکیان 2 خەتە، دانێکیان 1 خەتە. هەر بژیت. ئەوە 4. 1 جیاوازی تر ماوە. 1 جیاوازی ترمان ماوە. سەرنجی پێت بڵێم سەرنجی چی بیت؟ بەڵێ. باشە، پێتەڵم. سەرنجی ناو بڵقی ئاوەکە بە. سەری بڵقەکان کە. بڵقەکە دانێکیان بڵقێکی گەوری لە هەشبێکە تیا، ئەوە تریان تیانە. کەواتە 5 و 1 تەپڵی بەهێز. هەر بژی هاوڕێ جوانەکان پیرۆز بێ. هاوڕێانی من لێرە کۆتای بە بەرنامەکان گاڵتاکەم. ئەڕۆینە لای ناوبڕێکی زۆر کورت، ئەگەڕێمەوە بۆ لاتان بەجێم نێڵن.
تاراراران تان 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 بۆستن لە من دووبارێکەمەوە تاراراران تان دووبارێکەمەوە سڵاوتان لەبێ ئازیزانی من پێیوام زۆر زۆر باش بن ئێوارەیەکی باشتان تا ئێستا بەڕێکرد بێ ئەگەڕێینەوە بۆ لای هاوڕێکانمان بۆی کە پەیوەندیەکانیان وەربگرین ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 469 یاخود 0 851 849 03 بەڵێ بەڵێ ئازیزێکمان لەگەڵایە ئێستا بە ناوی بەهەشت ئەلوسۆنی زادەتەوە سڵاو بەهەشتگیان چۆنی؟ باشم تۆ چۆنی؟ یاخوا باش بی وەڵام منیش زۆر زۆر باشم دەنوباسی ماڵەوەتان خێزانەکە و چۆنە؟ وەڵا باشم یاخوا باش بن هەموو لایەک ئەمڕۆ چیت کرد سەرقاڵی چی بووی؟ هەر بژیت لەگەڵ هاوڕێکمانە باسیەوەمانە کرد بەهەشت ئەمانوت ئەبێ مناڵەکان پاک و خاوێن بن اینجا هاوکاری دایک و باوکیان کەن بە هەمان شێوەی تۆ پێم خۆشە کە تۆش ئەمڕۆ هاوکاری دایکت کردووە پێکەوە کاتان کردووە هەر بژیت یەک چۆپڵی بەهێز بۆ بەهەشت أرن اللايك تبقى كمان ياك دوسي بلى خيرا 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 بوست كات ترخى كمان زور سباس أتينا لاي دوزيني بوكالا كان زور بخيراي في تيكم بيبلا بيتي ر بەڵێ هەر بژیت گوڵە بە ڕۆژەکەمان بۆ دەرچووە زۆر نزیکە لە خۆیەوە ب بەڵێ خوا بەڕاستە ئەوە کێ پێیوتی پیتی ب دایکەوەتی دایکت وتی سێرکەن دایک چەند باشە یاک دوو نایکەمەوە یاک دوو پیتێکی ترەکەینەوە بزانە چ پیتێکی ترەڵەن ماڵەوە پیتی واو باشە یاک دوو سێ وەرچەکەمان بۆ دەرچوو هاوکاری ناکەی بابە دڵنیایی و هاوکاری تەکەم پیتێک لەم پیتانەی سەرەوە بڵێ ئەوەی تەمیز بە ئەگە پیتی پیتی چی؟ وڵایی پیتی چی؟ بەڵێ پیتی بێمانوت یەکێک لەم دوو پیتە بڵێ دا دال دال دا نا یەکێک لەم دوو پیتە بڵێ پیتی ح یاخود پیتی م باش یەک دوو وەڵا نازانم بیکەنەوە بەڵێ وەڵا نازانم با پیتێکی تر بکەینەوە پەنجەم بەجێمە با میمەتە بێ میم ئەمیم یەک دوو سێ باشە خۆ زۆر لێکە چن هاوڕێن ناکرێت گوڵە بە ڕۆژەکە وەکو جوچکەکە بێ نابێت پیتێکی تر زۆر بە خێرایی پیتێکی تر پیتی وە بکەینەوە بەڵێ هۆ نا با نەیکەینەوە پیتیە بکەینەوە وەڵا بەزۆرکە نازانم یەک دوو
گوڵە بڕۆژەکەی هاوڕێت ئەتوانین پێمان بڵیت پێی وتم پیتی تێ بکەینەوە بەڵێ بانێنگین بەستە ئەبێ حەزی پیتی هێمان کردەوە خۆ وەڵامە ژیانە هاتاری پێدا بکەن وابزانم گوڵە بڕۆژەکان تێ نەکرد یەکێکە لەم دوو پیتە دڵ نیام پیتی لێ یاخود پیتی خ کامیان خێرە باش بێ خێ یەک بەڵێ دوو سێ هەر بژیت براوە بووین پیرۆزە هاوڕێ جوانەکەم بەڕاستی هاوڕەکانم کە براوە بن وا هەستەکەم کە خۆم براوە بووم بۆیە براوە بووین پیرۆز بێ بەهەژگیان دڵخۆش بووم کە براوە بووی ئەڕۆینە لای هاوڕێکی ترمان ئەڕۆینە لای هاوڕێکی ترمان بە ناوی محەممەد با بزانین محەممەد چۆنە محەممەد محەممەد چۆنی باشی من باشم تۆ چۆنی تۆ هاوڕێی بەرنامەکەمان نەبووی یاخوا باش بووی پێنجشەممەکەی تریش یان تۆ بووی یان هاوڕێکی ترم بوو بە ناوی محەممەد پەیوەندی پێوە کردین تۆ نەبوویت من نەبوو کەواتە هاوڕێکەی ترمان بووە چۆنی محەممەد تەن و باست وەڵی من لە خۆی دەزیاد بێ یاخوا عیبت نەبێ هەمیشە باش بی لە کێو لەگەڵمانای محەممەد بەڵێ لە کێو لەگەڵمانای ساقورنا لە چوارقورنەوە محەممەد پەیوەندی پێوە کردوین زۆر خۆشحاڵم ئەی دەنگ و باسی ماڵەوەتان چۆنن وەڵی یانی لە خۆی دەزیاد بێ بەخوا بەزیابێ ڕزمێ ئێستا دڵنیام ئەم بینن سڵاو خانەوادەکەی محەممەد بەیوام هەمووتان باش بن لە خۆی دەزیاد بێ هەموویان باش زۆر باشە محەممەد پێم بڵێ یەک دوو سێ یا دوو سێ پێت خۆشە چیمان بۆ دیاری کاتچەرخەکەمان دیاری زۆر نزیک بوو بەڵام ڕۆشت خەری کاگەڕێتەوە تۆ بڵێ بگەڕێتەوە بۆ لای دیاری ئەگەڕێتەوە بۆ لای جیاوازی وێنەکان ئەم بڕگەشمان زۆر بەچێژە بەدڵتە؟ بەڵێ بڕۆینە لای شاشەکەمان بەڵێ ئامادەی؟ بەڵێ تۆش بە هەمان شێوە هەناسێکی قۆڵ هەڵمژە هەر بژین یەک دوو سێ زۆر جوانە وێنەکەمان اینجا پێنج جیاوازی یاخود زیاتر بۆمان بدۆزەرەوە بەڵام کەمتر نا ئەو هێلکەیە ئەو چییە؟ هێلکە مروارەکەی ناو باشە ئەوە یەک دەرخورمانەکە گەڵایەکیان زەرزە ئەوەی پێیان سەوزە هەر بژید محەممەد ئەوە دوو ماسینە ئاکەیەکیان سەوزە سیە ئەوەی پێیان ڕەش سێ چیتر ڕووی ماسیەکە ڕووی ماسیەکەمان یەکێکیان ڕووی بۆ لای ڕاستە و یەکیان بۆ لای چەپە کەواتە بۆ بە چوار یەک جیاوازی بانماوە دەردی بن ئەو بیایە گوڵە
بەردی ئەو گوڵەمان کە لە بەڵێ سوورەکەیان ئەوە پێنج. هەر بژیت محەممەد پیرۆز بێ براوە بۆی زۆر دڵخۆش بووم. خوات لەگەڵ. زۆر باشە محەممەدیش براوە بوو زۆر خۆشحاڵ بووم بڕاستی. جا لەبەرەوەی کە ئێستا من زۆر خۆشحاڵم گۆرانێکی زۆر خۆشتان بۆڵم. دەنگی تەلەڤیزۆنەکانتان زیاد بکەن. گوێ بگرن لێم. پێم بڵێن یەک دوو سێ بینەران. مناڵەکان چاڕێ ئێوەم. گەڕام سەران سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی. گەڕام سەران سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی. نەمدی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێ واک نیشتیمان. نەمدی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێ واک نیشتیمان. گەڕام سەران سەری جیهان گوێم گر لە مەلی دارستان. لە شنەی نوێی بەیانی لە خوڕەی زێوێنیکانی. نەمدی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێ واک نیشتیمان. زۆر دڵتان خۆش کردم هاوڕێیان بینەران. دەنگی چەپڵەکانتان زۆر بەهێز بوو بەڕاستی زۆر سپاس. عزیزانی من یوتیوبمانەیە یوتیوبی تایبەت بە ماوەی مناڵانی کورسات کە ناوی کورسات کیتسە. لە ڕێگەی یوتیوبەکەمان ئەتوانن تەواوی بەرنامەکانمان بڕگە و بابەتە جیاوازەکانمان ببینن و گوێبیستی ئەم گۆرانیە تایبەتە خۆشانەی مناڵان بن. هاوڕێکمان لەگەڵا ئێستا بە ناوی ژێهات. با بزانین ژێهات چۆنە. بەڕاستانە بۆچی؟ ژێهات دەڵێن دوا پەیوەندیت وایە؟ ژێهات چۆنی؟ باشم. باشیت؟ چەندێک؟ بەڵێ. چۆنی؟ باشم. یاخوا باش بی. ژێهات ئەزانی من تۆم زۆر خۆشەوێ؟ منیش تۆم زۆر خۆش دەوێت. بەڕاستە؟ زۆر خۆشحاڵ بووم. ئەزانم. باشە ژێهات ئەی پێم بڵێ چەند ساڵی؟ چەند؟ 9 ساڵی. تەمەند درێژ بی. ئەی لە کێوە پەیوەندیت پێوە کردوین؟ سلێمانی. دەنگیش زۆر تایبەت و خۆشە. تۆ گۆرانەکەی منت بەدڵ بوو گۆرانیم بۆوتن؟ بەڵێ. باشە ئەیتە گۆرانی خۆش زانین پێشکەشم بکەی؟ بەڵێ. زۆر چاکە کەواتە عزیزان بینەران دەنگی تەلەڤیزۆنەکانتان دووبارە زیادکەنەوە ژێهات گۆرانیمان بۆڵە فەرموو. تابم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێوەجێ بلبولی گچکۆ ساوا لە باخی ژیر بەتەروام ڕێدای گوڵی زانستم هەر خوێندنان بەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بۆی کتێب پێ بگەم تا بگەم بەخۆشی ژیان لە چوارچێی کوردستان. هەربژیت. بەڕاستی زۆر خۆش و تایبەت بوو. ئەنجا بڵێ چی ژێهات؟ هاوڕێانی کۆنترۆڵ وتیان ئەمە دوا پەیوەندیمانە بۆیە منیش نامەوێت جارێ ماڵاوایی بکەم و بەرنامەی ژیری و دیاری کۆتاییت پێبێنم ڕاستی بینی خۆمان بێ بۆیە تۆزە یاریەکەین باشە؟ باش. یارەکەمان ناوی یاری چاوشارکێت حەز لێیە؟ چاوشارکێ بکەین؟ بەڵێ. بەڵێ؟ زۆر چاکە. تۆ ئەی ژمێری یا من بیژمێرم؟ تۆی ژمێری؟ باشە من خۆمە شارمەوە. دەست پێ بکەین. کوا گوێم لە دەنگت نییە تا خۆم شارمەوە. 1 2 3 4 5 6 شوێنم نییە. بۆستن. 7
خۆم شاردە خۆم شاردۆتەوە ئێستا ئەدۆزمەوە لەکوێم نەدوڵای شوێن خۆت لە شوێنی خۆمە بەڵێ دەستی تۆ سەر دەموچەوە باشە ئەدەی چی ئەەکەم ئێستا ئاخر دەستی دەموچەوە دوو پێکەنی کاتێک چەپڵی بەهێز بۆ ژێات بڵێ چی ژێ هات بینی خۆمان بێ شوێنێکم نەدۆزیەوە خۆم پشارمەوە ئیتر وام کرد ئەم جارە بە باشی خۆم ئامادەکەم بۆ یاری چاوشارکێ باشە باشە زۆر باشە ژێ هات بڕۆینە لای چرخەکەمان یاخود یاریەکی ترکین بەڵی چۆن ئەڕێنە لای چرخەکەمان باشە پێمان بڵێ یەک دوو سێ سێ هەر بژیت چرخەکەمان پرسیاری گشتی بۆ دیاری کردین بەدڵتە؟ بەڵێ زۆر باشە کەواتە وەرن لەگەڵ منە وەرن ئەڕۆینە لای زۆر سپاس ئەمەم هێنا ئەنجا ئەڕۆینە لای بۆکسەکانمان پێم بڵێ یەک دوو سێ با بۆکسێکت بۆ بکەمەوە یەک دوو سێ هەر بژیت بە چاو داخم تۆ چەند ساڵ بووی؟ نا نۆ؟ بەڵێ کەواتە ئەبێ وەڵامیان پرسیارەمان بزانی پرسیاری چوارممان ئامادەی؟ بەڵێ باشە ئێمە لەسەر کام هەسارەیە دەژین وەکو ئەزانی کە حەوت هەسارەمان هەیە بەڵام ئێمە لەسەر یەکێکیانەژی ناوەکەی چییە؟ ناوی هەسارەکان زەوی مەریخ موشتەری هەر بۆ کۆزانی وابزانم هەڵم کرد حەوت نانۆ هەسارەمانەیە ببوورە زەوی ئەنجا ئێمە لەسەر یەکێکیانەژین کە ئەویش ناوی زەوی دڵنیایت؟ بەڵێ زەوی نایگۆڕیت؟ ئەربژیت سەفڵان بۆ لای براوە بووی هەربژ یاوڕێ جوانەکەم براوە بووی خوارد لەگەڵ کێ ترمان لەگەڵا یاری چاوشارکەی لەگەڵ بکەین؟ تەواو؟ بەڕاست؟ یانە بێ ماڵاوای بکەم؟ ئەی بۆ خۆ منیش تەمەنم 8 ساڵە بۆچی؟ ئەتەوان منیش یاری چاوشارکێکم هاوڕێکی تر بۆچی وەرنەگرین یاری چاوشارکێ بکەین لەگەڵ باشە دەی ئەبێت چاوەڕێم کەن هەتا پێنجشەممەکەی تر بۆ ئەوەی کە بگەڕێمەوە بۆلاتان زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن ئەو هاوڕێیانم کە ئەمڕۆ براوە بوون پیرۆستان بێ هەرەموتان ئەوانەشی کە هەوڵیان ناوە بەڵام نەیانتوانیوە پەیوەندیەکان ئەمڕۆ وەربگیرێ پێنجشەممەکەی تر ئەگەڕێمەوە بۆلاتان بەداخەوە بێ ماڵاوای بکەم خواتان لەگەڵ